چەند مەراسیم لێرە جێبەجێ دەکرێت؟ بەخوای مەراسیم مەولودی نەبەوی هەیە، مەراسیمی مەولودمان هەیە و مەراسیمیش هەموو جومعان ئێمە مەولود دەخوینەوە و حەلەقاتی زیکرمان هەیە. لە دوای نوێژی جومعە لە دوای نان خواردن نان دەخورێت و مەولود دەخوینەوە و مەولودێکی ئەوە دەخوینەوە و حەلەقاتی زیکر دەکەین. ئەوە هەموو جومعە بەڵێ هەموو جومعە بۆ جەژنی قوربان و جەژنی ڕەمەزان عینی تقریبان ئەومانیشە و مەراسیممانیشێ جەژنیشی ئیزدیحامە هەر جێگانی زەلام لێرە جێگای ئەوە نییە لێرە ئەومان هەیە. میوانەکان کێن ئەوانەی کە دێن بۆ تەچیا؟ بەخوا میوان لە هەموو جێ دێن. میوان مەسەڵەن ئێمە مریدمان هەیە لە هەموو دەوڵەتەکان خوارەوەی عێراقمان لە مووسڵمان هەیە، لە بەغدامان هەیە، لە عێراق هەموو لە محافەزەکان، لە تورکیا، لە ئێران، لە سووریا، لە پاکستانمان هەیە، لە دەوڵەتەکانی ئەوە زۆرمان هەیە، یعنی لە دەوڵەتەکان و هەموو تێن میوانەکان لە هەموو دەوڵەتەکان تێن، نە لە عێراق مەسەڵەن لە هەموو جێ دێن، نە هەر لە عێراق. لە عێراق هیچ بە کامل ئەوە هیچ بەس لە دەوڵەتەکانی خارجیش تێن، نەک هەر ئەوە بەخوای لە کابرا مەسیحیەش دێت، کابرا ئەوەیش دێت، یعنی لە هەموو جێ هەفتەکان جەماعەتێکە لە هەولێر دەینن ئەو گرۆپ لەگەڵیان دێت، حتا ئیسلامیش نینە دەردەوە لە ئەمریکا هاتینە دێن تەمەشای حەلەقاتی زیکر دەکەن، دێن دەچن زیارەت، مانع نییە یعنی دێن. یەکێک لە شوێنەوارە مێژووی و دێرینەکانی باژێڕی ئاکرێ بریتیە لە مزگەوتی گەورەی ئاکرێ و کەوتۆتە ناوجەرگە و ناوەڕاستی بازاڕی جوان و کوچە و کۆڵانی پڕپەیڤ و ژیانی ڕەنگاوڕەنگ. پێکەوە ژیانێکی دوور و درێژ هەمووان کۆ دەکاتەوە لەم مزگەوتەدا. مزگەوتێکی خاوەن ناسنامەی مێژوویی و زیندومانەوەی تا ئەمڕۆ. لەگەڵ پرسیار و وەڵامەکان پەنجەمان خستە سەر گرنگی لایەنی مێژووی ئەم مزگەوتە گەورەیە. زیاتر لە وەڵامێک کۆمان دەکاتەوە دەمان باتەوە بۆ یەک لە کۆنترین لاپەڕەکانی مێژوو کەوا نزیکمان دەکاتەوە لە وەڵامێکی دروست. مزگەوتێک تا ئێستاش بانگی خوداپەرستی تێدا دەبیسترێ و دەرگاکانی ڕووە و کۆڵانی کۆن و باریک و لایەکیش ڕووە و بازاڕێکی خاوەن پڕ لە مێژوو کراوەتەوە. خاوەن جوانیەکی درەوشاوەیە و لە زۆربەی بەرزاییەکانی ئاکرێ دەتواندرێت ببیندرێت و هەبوونی درک پێ بکرێ. بە پێی هەندێک سەرچاوە دەگوترێن مزگەوتی گەورەی ئاکرێ لەسەر 3000 مەتری دووجا دروستکراوە. بۆ ساڵی 700 پێشزاین هەندێک سەرچاوە ئاماژە بەوە دەکەن مزگەوتەکە دروستبوونی دەگەڕێتەوە ساڵی 20 هیجری، واتە 9 ساڵ دوای هاتنی ئیسلام بۆ عێراق. ئەم مزگەوتە گەورەیە پرسیاری زۆر هەڵدەگرێت. لەگەڵمان بن با وەڵامەکان بەدەست بێنین. ناف جێدەرن مێژوویدا بەحس تێتەکردن، بەحسی ئاکرێ هاتیەکردن. بۆ نمونە نۆهەتی میلادی بەحسی ئاکرێ و شوشێکری بێشێوازەی ناف تکستن سریانیدا عەقرە شوش بەریا هەنگی بێژن بۆ نمونە میترایل ئاینی میترایل vێکەل هێبیە لدیڤدا زەردەشتیە هاتینە بە هەموو ئەوێت پەرستنا ڕۆناهیە و ئاگری دەکرد. هەندێک و هاتدەنە خۆی ئاکرێن کوجهێ ئاگریە گۆڕا کاریە بسەردا هاتین دەست ئاگریە بووە ئاکرێ پشتی هندی ئەوە هەندێک قسەنە لەسەر تێنەکردن. ئەف موارخێت یان مێژونویسێت عەرەگەڕۆکت عەرەب و هاتدەنە دیارکردن و یادگیریاتیەکێدا فی عوقڕی یعنی یادگیریاتیەکێدا لەبەر هەندێک کردیا عەقرە. هەندێک ژیت بێژنێ دەستەواژەکە ئاکرێ بووە بەس چونکی عەرەبایە وەرگرتی ئا کردیا عین کافش کردیا قە الآکرێ کردیا عەقرە یعنی ئەف دوو ناوێت هەوین. خۆیا درستی هەتاونو کە نافمە باوەل ئاکرێ ئەو ئاکرەیی ناسناڤە باژەڕیە کتو بۆی بێژی ناف تکستێت مێژوویدا یەت ئیسلامیدا یەت هاتی
سریانی دایت هاتین پشتینگی التاريخ ناوندا أبا هريا هبي أبيت خويت هبين ميرجهت خويت هبين ميرجها حميدي الآكري ميرجها بو حكمران يا خو أكري شيء بيجي أف باجرة حد كفن ده هر باجر بيا مدنيات تدابي خلك جرينج تدا پرورده بوي يعني الهزار صدا يازده محمد بن فضلون ما هي و تانو كجهيبية هي تكستت هبينيت نبيسين بعربي